بەنای خۆی گەورە و میهرەبان سڵاوتان لەبێ بینێرانی عزیز و خۆشەویست من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە خۆشەویستانم تەوری ئەمڕۆمان لەسەر ڕۆڵی ئافرەتە لە نێو ماڵ زۆر جاران دەبینین ئافرەت لە ماڵەوە کۆمەڵێک ڕۆڵ دەبینێت هەم دایکە هەم جاروێ ڕۆڵی باوکیش دەبینێ ڕۆڵی مامۆستا دەبینێ ڕۆڵی خزمەتکارێک دەبینێ ڕۆڵی دکتۆر دەبینێ لە هاوڵاتیان دەپرسم چەندێک گرینگە هەست بە ماندووبوون و شەونخوونی ئافرەت بکرێت کاتێک کە لە ماڵ قوتابیمان هەیە دەبینین ئەوە خێزانمانە ئەوە هاوسەرمانە وانەکانی پێ دەڵێت بە جوانی بەڕێ دەکات بۆ قوتابخانە لە هەمان کاتدا کاتێک ئەو منداڵە بەڕێ دەکات ئەو جاریان ئەرچی ئەوە دەگرێتە ئەستۆ کە نانێکی باش ئامادە بکات پاشان جلەکانمان بۆ دەشواتن و بەڕێک و پێچی خزمەتمان دەکات چەندێک گرینگە پیاوان هەست بەم ماندووبوونە بکەن لە کوردەواریدا دەڵێت ئافرەت کۆڵەگەی ماڵە هەر ماڵێک ئافرەتی تێدا نەبێت زۆر جاری وایە دەڵێن وەکو کەلاوە وایە چونکە ئافرەت دەتوانێت ماڵ بەڕێوە ببات ڕێخستنی ناوماڵ بکات سەرنج و سەلیقەی زۆر باشیە لە ڕێخستنی ناوماڵدا ئەو ڕۆڵە ئەو کاریگەری ئافرەت لە نێو ماڵ هەیەی پیاو ناتوانێت شوێنەکەی پڕ بکاتەوە ئێوە لەگەڵمان نابن من سەرنج و بۆچوونی هاوڵاتیانی شاری هەولێرتان بۆ دەگوازمەوە کورە زەلامەکە دەست دەرێ شەم لەندە سەژنەکەی دەکات دەرێ ئەوواوە بەڕاستی پێبینێ سەژنەکە پتر ماندیترە جاران ئافرەت لەگەڵ پیاوەکەی قەنەعاتیە بوو جاران پیاوەگە ژنی دێنا لەو سەری دنیا ژنی هێنا بە لەگەڵ ئافرەتەکەی قەنەعاتی بوو شەیتان بارەکە دەڕوا لەو مارە نەبواسێ ئەو سەلامە لەو ژنەی بکەیت زۆر مهمە بەرەکەت دەکەوێتە ئەو مارەوە دەبی ئەهلی بەهشتی بەو سەلامە لەو ژنەیەکی وڵا ئیسان ئەگەر هەر دەمایەشی ئەگە هەر یەکەشیان تووڕە بوو ئەوەدی خۆی کردکە بینشکاوی سار دەبتەوە بۆ ئافرەت زەحمەتە لە دەرەوە بەڵام لە ماڵەوە ینی ئەو پەڕی ڕێزی لە ژیرەوە پاشای ماڵەوە مەسەل ئافرەت هەموو شتێکە لە ماڵەوە ئەوانەی غەدر ئافرەت دەکەن خوای گەورە قابیان لێ وەرەگرتەوە ڕۆژی قیامەت سلام علیکم مامەجان ڕەحمەت الله بەڕەکات بەخێر بێ خێرات نادەکەم لە کەناڵەکەتان سەرچاومە خێر بن فەرمون لە کوردەواری پندێکمان هەیە دەڵێ ئافرەت کۆڵەکەی ماڵە مەبەست لەم پندەیە چییە؟ وڵا کاکە گیان بە خۆت دەزانی زەلام بای دەرەیە ئیش دەکات ڕۆژانە لە بەیان دەسەرە تا ئێوارێ ژنیش لە مارەیە ئاگاداری مارێ دەبی و ئیشی مارێ دەکا و ینی سەرپەرشتی مار دەکە بە کورتی ئەو ئیشی زەلامی دیارە ئیش ژنانیش دیارە دە هیوا دەکەم هەر کەس لە ماری خۆیانی ژنەکە لە جێ عەمدی پیاوەکەی دابی لە ماری ئیش ماری جێبەجێ بکات و جان چی دەوی سەرپەرشتی بکە پیاوەکەش ڕۆژانە شتە چی خڕکاتەوە بە عراری ها لۆ مارمدارەکەی سەرف کاتن و ئافرەت لە ماڵەوە زیاتر ماندوونیە لەبەر ئەوەی هەم دەبێ شیوە ئامادە بکە هەم دەبی ماڵ ڕێک بێتی هەم دەبی منداڵ پەروەردە بکە دەکەی ئافرەتەکە پتر ماندیترا کە لە بەیانیوە هەرستی ئەوە خەریکی شیو لێنان و مندار خاوێنکردنەوە و مندار ئەنی ئەوشتانە بەڕاستی ئیش نانە جێسک لێدانە و خاوێنکردنەوەی مارێ و کورە زەلامەکە دەست دەرێ شەم لەندە سەژنەکەی دەکات دەرێ ئەوواوە بەڕاستی پێبینێ ژنەکە پتر ماندیترا منەتیش لەسەر دەکرێتن بەری وایە دوکو ئەرێ وەڵا بەس بە خۆت دەبینی ینی بەڕاستی ئیشەکە زۆر ئەرگ لەسەر ژنانە بەس ئەوی شتێکی خڕکاتۆ لە مارێ کابراایە ئەوی دەباتۆ مارێ سەر پەرشتی مارەکەی دەکەوە ئەو دۆنێەوە زاروێ ئافرەت ینی دایک لە ماڵەوە کۆکەرەوەی هەمووشانە هەموو لایەنەکان هەموو ئەندامەکانی ماڵەوە دەبینین سفرێک ڕادێخی ئەوە برایەکانە خوشکەکانە هەمووی خردەکاتەوە وەکو سەرکردە گۆک و قای دەگوایە بەری وایە هەر مارەك ئەگە هەر ژنی تێدا نەبی ئەو مارە هەر بەتارە هیچ مەفعولی نییە لە ماری بچێ و نەچێەوە چکە ئەو لە مارە لەگە چیژەکان لەگە بووکەکان لەگە کوڕەکان هەمووی سەرپەرشتی مارە دەکات بەڕاست پێ برم زەلام و کوڕە وەکو میێوانە کە دەستەوە مارە بەخوا وای تێ دەکەم بەڕاست پێ برم ئافرەتەکە قیادەی مارێ سەرکردی ماری ئەرێ وڵات دەچێ و مارێ نانەکی گەرم گوڕداتێ یعنی بەخێراتنەوە دەکا ئیشی چاک دەکە بەڕاست پێ برم ئەوی ژن دەکە بەخوا بە زەلامی ناکرێت ناوە پرسیارێک دەکەم بۆچی بەشێک لە پیاوانی ئێستا قەدری ئافرەتەکانی خۆیان نازانن بە خودای ئەوانە دەمینێتەوە سەر لە باو با پیرانەوە تقریبان ئەوە هەر دیارە پیشەکان هەر وایە دەناژن کۆرەگەی مارێ با پێ بریم ئەتۆ گەڕێ لە ژنێ خۆت نەگری ئەدی بەتەمای چیە بەتەمای چ بکەی ینی ڕاست لە ماڵەوە ئافرەت کار دەکا موچە شینێ بە خۆڕاییە وێ بالفعل ئەری وەڵڵی چینە ناوەڵاگەر ڕۆژانە پیاوەکە شش نەداتی بخۆ خەو ناس دەری شێ بکەوەنی کاکە جان هەر دەبی پیاوە دەست دەست پیاوەکەی پیاوەکەش نەچ بداتێ بێ بەرامبەری شەو خزمەتیش دەکا وڵادی وایە ئەوە خوای گەورە وهای دانایە وهای دانایە ژنی دانایە پیاویش دانایە ئەو ژنە بەجێ عەمدی پیاوەکەی دەکا بەجێ
کورە منداری خۆی دەکا بەجێ کچی خۆی دەکا ئەمەش دەبی بە جێوام بکەین ئەوان بە جێمە بکەن و یعنی خێزان بەڕاستی هەموو جێکەری یەک بی نەک ئاریکە بەتەلبی لە مارێ بەکەلک نایە بە بەتەلی بەکەلک نایە ئەرێوەڵ بابزانم لە ماڵەوە کەسێکی چۆنی ماما هاوسرد ماوە بەریمە ئەرێوەڵە ماوە زۆر باشە خوای گەورە تەمەند درێژتان بکە بابزانم لەگەڵی چۆنی چۆن ئەوسکەوتی لەگەڵ دەکەی من لەگەری باشم ئەوشە لەگەر من باشە سعیبمانە لەخوا بە زیاد دیارێوەڵە لێرەوە چی پێ دەڵێ والله مەمنونی ما سوپاس دەکەم ئەوش هەر مەمنونی من دەبی لەبەرەوە هەردووکمان ژیانێکی خۆش دەبینە سەری ئینشاءالله تاعیش بۆ خۆ دەزانی هەر 12 سال کورە 12 ساڵیشمان نمایە بەخوای ئەرێ وەڵا مام ئەگە بچیەوە مارێ ئەو خێزانەکە لە ماری نەبی هەز ناکەی ماڵەکە چۆڵە بەو خوای 2 سعات دەبین لەگە کوڕەکانی دەستە دەرێ یعنی بەتەنی لە مارە دەبینی و ئەگەدانی ماردەکە ڕوو زولفەکە بڕە قۆڕەتەوە بنی عن دەبینی تکۆر لە بەدزیە لە بەشتی بەتەنی دەمینێەوە یعنی وەک هەست پێ دەکەی یعنی هەست بەخۆت هەست بەخۆت دەکەی بە 2 سعاتی ئەدی ئەوەی کە لێی بقەومی خوا نەخواست ئەدی ئەو چ دەکە وەڵا هەر ماروێرانی بەخوای يعني براسي في برمش تكاوها لي وجانك افرد نعمتها نعمتي خواري والله خوا دروستي كديو هر هم ما دروس كديو بس هو خواي قورشت شوي بقسمتي هم بكاو ريز الافريد خود بقري براس بي نقر امن بعام قصدك امن يعني واقعي بيبرم او يكرز الافريد خوي ناقري بخو الريز لو خوينا نقر ريز الافريد ناني واقعي بيبرم انا والله لا همشتكو افرد بمارو بريزه بمارو باشا دبينين بياو تنها ارشي اويا كوا پارە پەیدا دەکات لە دەرەوە وایە بەڵام ئافرەت لە ماڵەوە هەم ناوماڵ ڕێکدێخی هەم شی و ئامادە دەکات هەم منداڵ پەروەردە دەکات چەندێک گرینگە قەدر و پێگەی ئافرەتیش بزانین طبعا دەبێ ڕێز بگری ڕێز بە خۆیەتی وەنیە لە ماڵەوە چۆنی بابزانم لەگەڵ خێزانەکەدا چۆنی قەت نموو بە بەینمانەوە ناچێ ئاخر دەرەجە باشین ئارە بەخۆ باشە چۆن لەوە خۆشی بە حەزەکە دێک تریما بیستووە ینی بە خۆشەویستی ئارێ وەڵا زۆر باشە سەش نۆ منداڵمان هەیە درێژیان لە هەمیان باشترە ئێستا داچی منداڵەکانت خۆش دێ لە منداڵەکان وەڵی دایکی منداڵەکانیشم خۆشە منداڵەکانیشم هەردوو چاو من زۆر باشە چۆن وات کردووە خێزانێکی سەرکەوتوو یان خێزانێکی خۆشەویست دروست بکەی والله ئەو باش بە منش باش بووم طبعا دەبێ هەردووکمان باش بین هەردووکتان دەبی باش زۆر ڕاستە چیت هەیە بۆ ئەوانەی کە زۆر جار منەت بەسەر خێزانیانەوە دەکەن یان ئازاریان دەدان یان ئەو پێگەیان نازانن کە هەیتیانەوانە غەڵەتن دەبێ ئەوش نەبێنە سەرڕێ دەبێ لەگەڵ ئەوە بکەن نابێ حوت و هەشت و بێنەوە بەرەوە لێدان و کوتان و تەلاقدان و ئەوە جوان نیە عیبە عیبە پیاو لە ئافرەت بدە بەڵێ بە بەلاش عیبە بەس هەش ئافرەت شێ خۆی بە لێدانەدا خۆ بەدەست خۆی نییە چۆن ئەی بە قسە نەکات و عەقڵ ناگەی لێ دێ یا دیقەتەکەی میوانێکت دێ بەدڵت نییە خۆی لێت گڕێکاتەوە پندە پندەکە وەلەو کانیم الحەمدولله وانین بەس بیستومە و ئینوەلمەوەی سەر مەسایق تەکسیم حەوادی زۆر دەزانم ڕووداوی زۆریان لەو جێڕایەوە ئارە وەڵە تەواریش وەک من نییە باشە پیاوانی پێشان زۆر لە ئێستا زیاتر قەدری هاوسەرەکانیان دەزانی چی وای کردو ئێستا دەبینین یعنی دەڵێ وەکو دەڵێن جیهان بەرەو نوێگەری دەڕوات خەڵک لە پێشکەوتندایە بەڵام بۆچی ئەو تێگەیشتنەی جاران نییە ئەیسا ئەو وەزە وەک جاران نییە ئەو وەزە خەڵکی تێکدا ئەو بێپارەیە و بێئیش و کاری و مۆبایل و بێنەوە بەرە و درۆ دەرە ساحاش حەزری ئەوانە هەمووی تێکداوە وانە ها چەندێک گرینگە پیاوان قەدری ئافرەت بزانە لە نێو ماڵدا بە قورعان یەکەم جار دەگەڕێتەوە سەر ئافرەت و پیاوەکەی بۆ نوێگە ئافرەت حاشایری بێ خزمی خۆیان بێیان کەسێکی نزیێکی بێ ماڵی بێ ئەوە زۆر ڕێز و خۆشەویست پێ هەرەوێت ناو خێزاندا بەڵام ئەگە ئافرەتێک دەرەکی بێ دوور لە ڕووی جەماعەتی ئەگە ئافرەتێک دەرەکی بێ چاو لە دەرێ بێ میوانە شتەکەت بێ نەتوانێت چایەکی بدات تا میوانی پیاوەکەی ئەو ئافرەتە بەلای من هیچ بەکەڵک نایە بەس ئەگە ئافرەتێک قومی خۆی بێ حاشایری بێ خزمی خۆی بێ دەتوانی ماڵشت بۆ ڕابگری دەڵێ ژن ئەو ژنەیە پیاوی یەکاتە پیاو ژن ئەو ژنەیە پیاویش لە پیاو دەکات بەڵام لە ڕاستە پەندە کوردیەکە بەو شێوازەیە بەڵام زۆر جاران دەبینین پیاوی شێ زوڵم لە ئافرەت دەکات پیاو لە هیچ خۆڕایی زوڵم لە ئافرەت ناکات تێگەشت چونکە ئەگە ئافرەت ڕێژی پیاوەکەی بگری کەس ئەو ڕامەدە نییە زوڵم لە ئافرەتیکە بەڵام پرۆسی هاوزەگیری ئێستا بۆ جیلیەوە سەردەمەی دەبێت تەمەن 30 ساڵ بێ چونکە کە تەمەن 30 ساڵ نەبێ بۆ جیلەوە سەردەمی زۆر خراپە جاران دەماندید ئەوە و ئێستاش
دەبینین لە نێو زۆربەی خێزانی کوردی ئافرەت هەم سەرکردەیە هەم مامۆستایە هەم کارگوزارە هەم دکتۆرە ینی زۆربەی ڕۆڵەکان دەبینێ بۆ منداڵەکەی چەندێک گرینگە پیا و هەست بەم مادووبوونە و بەم شەونەخونی ئافرەت بکات جاران ئافرەت لەگەڵ پیاوەکەی قەنەعاتیە بوو جاران پیاوەگە ژنی دێنا لەو سەری دنیا ژنی هێنا بە لەگەڵ ئافرەتەکەی قەنەعاتی بوو بەڵام لەبەر ئێستا و قەنەعاتە نەماوە دەگەڕێتەوە سەر تۆڕە کۆمەڵایەتەکان دەگەڕێتەوە سەر لێک بێشەرمکردن دەگەڕێتەوە سەر زمان ڕێژی ئافرەت و پیاوەکەی نابێ لێک بێشەرم بن دەبێت ڕێز یەکدر بگرن دوای جاران خەڵکە ژیانی هاوسەگیری دەکرد لەخوای دەوێت 5 منداڵی هەبێ بەڵام ئێستا بە منداڵێکی خەڵک قەنەعاتی نەماوە باشە دەبینین ئافرەت لە نێو ماڵدا زۆر ماندووە زۆر هیلاکە چەندێک گرینگە پیا و قەدری بزانێت جار ئەگەر ئافرەت وچ کابرا گوتی نەبی پیاژ نەدەبوو وەنیە هەمومان لە هەناوی ئافرەت هاتنی دەری ئینسان ئەوەی ڕێزی ئافرەت نەگری ڕێژی خۆی ناگری دەبینین کەسانی پیاوانێکەن لەگەڵ ئافرەتەکانیان خراپن ئامۆژگاری تۆ نەسیحەتی تۆ چییە بۆ ئەو کەسانە واللهی برم چ یعنی کابرا ئەگەر بەخۆی خراپبی نەک لەگە ئافرەت لەگە هەموو کەسی خراپ دەبێت کابراایك خراپی ئەوە ڕێزی خۆشی بگری ڕێزی ئافرەتش دەگری بەبزەم لە ماڵەوە چۆنی لەگەڵ هاوسەرەکەتە الحەمدولله تا ئێستا چ مشکلەمان نەوە باشە چی وای کردووە کە کێشەتان نەبیان کێشەتان کەم بێت وڵا ئینسان ئەگەر هەر دەمایەکی ئەگە هەر یەکێکیان تووڕە بوو ئەوەدی خۆی کردکە بینشکاوی سار دەبتەوە کە ئەو جارە ئەو تووڕە بوو یعنی دەبی ئینسان دام بە خۆدا بگرتن ناک لە چەند قسەیەکی کەم ئینسان دەبینی جاری وهەیە ماری تێکەچی چەندێک چوە ماڵەوە کاتێک دەگەڕەوە ئێواران ئامۆژگاری منداڵەکان کە پێیان برێ داکتان زۆر مادیە ها دەبینی جلتان بۆ دەشوە نانتان بۆ ئامادە دەکا پەروەردەتان دەکا جاری وایوانەکانی قوتابخانەتان پێ دەڵێ ڕێزی بگرن و پێگەی دایکتان بزانن وڵا وەم گوتیە زۆر جاریش زۆر جار ئەو قسەیەمان کردی باشە کاتێک کە دەچیە ماڵەوە ئەگەر خێزانەکەت لە ماڵەوە نەبی چ هەستەکەت بۆ دروست دەبی چۆلەوانە وا دەدام چیمە چۆلەوانە تأكيد گرنگە قدر و پێگەی ئافرەت بزانینە ماڵە ئەگە قدر و پێگەی ئافرەت نەزانینە ماڵە معنا قدر و پێگەی خۆشت نازانی پێویستە پیاوان چۆن هەڵسوکەوت لەگەڵ هاوسەرەکانی خۆیاندا بکەن وڵا پێویستە ڕێک و پێک هات بە نەرمونیانی مامەڵە لەگە ئافرەتی خۆیان نابکەن زۆر باشە دەبینین زۆر زارۆیە یان زۆربەی حاڵەتەکانمەوا بینیوە پیا و لە دەرەوە تەنها خەریکی ئەوەیە کە پارەیەکی حەڵال بۆ منداڵەکانی پەیدا بکات باشە لە بەرامبەردا ئافرەت لە ماڵەوە هەم جلیان بۆ دەشوە هەم ناوماڵی ڕێکدێخی ئەم پەروەردەیان دەکا زۆر جارێ ڕۆڵی دکتۆرە دەبینی لە ماڵەوە ڕۆڵی سەرکردە دەبینی چەندێک گرینگە پیا و منداڵەکانی خۆی ئامۆژگاری بکات کە قەدری دایکیان بزانن بە تەکید وایە منداڵەگە قەدری دایکی خۆی نەزانی معنا ئەگە باوک دەنجینەکرد باوک تاوانبارە لەو مەجالێ ئەگە منداڵێک قەدری دایکی نەزانی باوکەکە دەنگنەکە باوکەکە تاوانبارە دەبێت بە تەکید ینی باوک وا بکە منداڵەکان ڕێز لە دایکی بگرن چونکە ڕێز لە دایکی نەگرن بۆ هێز سبەینێ بچێتە سەر باوکەکەش ڕێز لە باوک کەش نەگرن نەڕعینیشت زۆر باشە پێم بڵێ وەکو موسڵمانێک ئاینی ئیسلام چۆن دەڕوانێتە ئافرەت وڵا ئاینی ئیسلام ئەو پەڕی ڕێزی لە ئافرەت گرتووە ینی ئەو ڕێزی لە ئافرەت گیراوە لە هیچ ئاینێکان نییە بە تاکید وایە ئافرەت پاشای ماڵی ینی تۆ مەشاکی ئافرەت لە ماڵەوە ئەمرەکە هەموو شتێکی بۆ چێتەوە بەڵام لە ئاینەکانی کە لە هەموو بەرنمەکانی کە دەبێ ئافرەت ئیشکە دەبێ ئافرەت وەکو پیا و ئیشکە خزمەتکە ینی بێتە دەرەوە بێت ماندوو بێ ینی ئەو شتانە بۆ ئافرەت زەحمەتە لە دەرەوە بەڵام لە ماڵەوە ینی ئەو پەڕی ڕێزی لە ژیرەوە پاشای ماڵەوە مەسڵ ئافرەت هەموو شتێکە لە ماڵەوە ئێمە هەمومان وەکو مسلمان دڵین پێغەمبەری خوامان خۆش دەوێ صلی الله علیه وسلم بەڵام ئایا لە ڕووی هەڵسوکەوتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵسوکەوتی زۆر جوان و ڕێک و پێک بۆ لەگەڵ هاوسەرەکانی خۆیان مسلمانانی ئێستاش بە هەمان شێوە لەگەڵ خێزانەکانی خۆیان هەڵسوکەوت دەکەن نمونەیەکی جوان نیشان دەدەن بەخوای ینی زەحمەتە هیچ کەسێک لەوەی نەتوانێت وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵسوکەوت کە پێغەمبەری خوا تایبەت بووە بەڵام بە تەکید ئافرەتانی ئێستش لەوەیە ینی هەندێک جا خۆشیان نەقسی ئەویان هەبێ ینی پیاوەکان وەکو پێویست نەبن لەوەیە کێشینی ئەوەی ئافرەتانی شەبێ نەقسی ئافرەتان بەڵام لە هەمان کاتە پیا و هەر دەبێ ڕێز لە ئافرەت بگرێ چونکە ماڵ
ڕێز لە ئافرەت نەگرت ماڵ بە مشکیلە بوو ینی بەڕاستی ژیان ناچێتە سەر. تۆکو پیاوێک پێم بڵێ باشترین ئافرەت لە لای تۆ چ زۆر ئافرەتێکە؟ وڵا باشترین ئافرەتە و ئافرەتەیە یەکەم شت ڕێز لە پیاوەکەی بگرێ ڕێز لە کەسوکاری پیاوەکەی بگرێ بەڕاستی دیندار بێ ئەتر نازانم وڵم چی بەڕاستی ڕێزگرتن کە ڕێزی لە پیاوی گرت ڕێزی لە کەسوکاری پیاوی گرت ڕێزی لە خۆی گرتووە مەجبورە وەختە پیاوەکەش ڕێزی لێ بگرێ ڕێز لە کەسوکاری بگرێ. ئەم ئافرەتە ئاەتێکە کە دروست کراوە بۆ تۆ ئاەتێکە لە ئاەتەکانی خوا لە بینی ئەو ژن و مێردە مەوەدە و ڕەحمەیەک پیا ئەبێ خۆشەویستیەک هەفتا سەر ئەم ئافرەتە ئەم ژنەوە ئەم پیاوە پێکەوە بۆ واستەی ئەو مەوەدە و ڕەحمەیە ژیانە بەنەسەری دەبەنە سەر. ئافرەت ئەگەر بێت و بە شەریعەتی ئیسلام بڕوا بەڕێیا کۆڕەگەی ناومارە ئافرەت مامۆستای دووەمە لە ماڕە ئافرەت هەموو شتێکە ئافرەت ئەگەر بێت و سێ سفەتی تیابێ دەبێ بە مەرئەت الصالحە یەکێ لەو سفەتانە مێردەکەی ئەگە بینی پێی دڵخۆشە بێ ئەگە بینی پێی دڵخۆشە بێ ئەگەر ئەو شتەی تەسمیلی کرد بە ئامانەتی لای ئەبێ یا ناموس و شەرەفی خۆی ئەپارێزێ ئەم ئافرەتە پێ مەرئەت الصالحە. ئەم ئافرەتە ئەگەر لە ماڕا بێ و بە شەریعەتی ئیسلامی ئیشکە هەموو شتێکە هەمووی ماری ئافرەتە هەی نەرێ ژن و مار ئەگەر بێت و ئەم پیاوە بتوانێ ئەم ئافرەتە پەروەردەکە و ئەم ئافرەتە لەسەر دینی ئیسلام بڕوە ئەوە کۆمەلگا پێویستی بە هیچ نییە زۆر باشە ئافرەت ئەمە ئەگە بێت و بە شەریعەتی ئیسلام ئیش نەکا و بەبێ پرسی مێردەکەی دەرسێتە دەرەوە و بەڕوت و قوتی دەرچێ وەڵاهی ئەوە بەڕایە لە ماڕا بێ ئەوە نانی نەدەیتێ باشە بەخێوی نەکەی. ئافرەت ئەگەر بێت و چەند حەدیثێکی پێغەمبەرتان بۆ دەجەرمە بزانم منفعەتی ئافرەت چییە ئەڵێ هەچ کەسێک شەو هەرسا لە خەو هەرسا و ئافرەتەکەی خێزانەکەی لە خەو هەرسەند و دوورکە شەو نوێژیان پێکەوە کرد ئەم پیا و ژنە پیان ئەرێن ذاکرین کە ئەنەما ئەو شەو ڕۆژە سەرتاوا زیکریان کردووە. ئەڵڵا تەعالە لە چەند شوێنێکە بەدەم ئینسانەوە پێ ئەەکەن یەکێ لەوانە یەکێ لە خەو هەرسا خێزانەکەی هەرسێنێ دوورکە شەو نوێژ پێکەوە بکەن ئەڵڵا تەعالە بەدەمیانەوە پێەکەنێ ئەڵڵاه بەدەم هەچ کەسێکەوە پێکەنینی یەک و بیجەلالی پێکەنینی ئەو وەکی ئێمە نییە قابل ئەوە پێکەنینی قابلی خۆی بێ ئەڵێ ئەو ئینسانە مەحاسەبەی لەگەرا ناکە و سزای نادا ئەنجە ئەمەگە ئافرەت نەبێ ئەم شتە دەست ناکەوێ. زۆر جار وایە دەڵێن پیاوەکە بەسای خێزانەکەی بووە خاوەن خانووی خۆی خاوەن سیارەی خۆی لەبەرەوەی ئافرەتەکە لە ڕووی ئیداریەوە زۆر سەرکەوتوو بووە توانیوەتی وردە بەراو نەبوو ئاگای لە هەموو شتێ بوو ئاگای لە اقتصادی بوو ئاگای لە شەرف و ناموسی خۆی بوو ئاگای لە دینەکەی بوو ئاگای لە دەرو جیران ئاخر ئافرەتی وایە زۆر باشە. پرسیاتیان لە پێغەمبەر کە صلی الله علیه و سلم وتیان ئافرەتی هەیە شەو نوێژەکە ئەو هایەکە بەس خەرگلی لە زمانی ئەمین یەگوتی هو ئالی النار وتیان ئافرەتی هەیە کەم شتینی ئەکا ئەمما خەرگ زۆر لە دەم و زمانی ڕەوا وتی هو ئالی الجەنە. زۆر مهمە ئافرەت ئاگای لە دەرو جیرانش بێ ئاگای لە مێردەکەشی بێ ئاگای لە منارەکانیشی بێ. مامۆستا گرینگە پیاوانیش ڕێزێکی زۆر تایبەت لە ئافرەتدان بگرن. پێغەمبەر صلی الله علیه و سلم بە قەواریرە ناوی بردووە بە قەواریرە یعنی بووکەش و شەو شتی وایە یعنی ئەوەندە ئافرەت ئەوەندە مهمە ئەگە بزانی حەقی خۆی بدەیتێ بە تایبەتی باش شتێکش بۆ باسکەم بزانە ئافرەت حەزی لە چییە ئافرەت لە بەیانیەوە هەرسی سرق دێنێ پیاز دێنێ شتەکە دۆڵمەیەکە چاوەڕێی دەمی مێردەکەیتی بەس پێ برێ ئای دەستی کاوانی خۆش بێ مادیبوونەکەی بەحەسێتەوە بەس بەو قسێ بەس پێ برێ یا ڕەبی دەستی کاوانی خۆش بێ ئیست تەواو هەمووی بەس ئەگەر ڕەفزی لێدا ئەو کە ئەنەما هیچی نەکرد تۆ قسەیەک چی تێدەچێ ئەگەر پیاوێک با خێزانەکەی خۆی بڵێ دەستت خۆش بێ لە بەرامبەر ئەوەی کاشدەقەیە وەڵڵاهی ئینسان چۆمارەوە ئەگەر سەلامی لە ژنەکەی کرد شەشت هەیە دەرێ هەچ ئەم شەشتە بکەی ئەهلی بەهەشتی بەدوای جەنازەیەک بکەوی هەتا دەچە قەبرستان دەنوێژیەوە بچێ مزگەوت هەتا دەیتەوە سەردانی نەخۆشیە بکەی هەتا دەیتەوە بچی بۆ حەج بۆ عەمرە بچێ ماڵی خۆتان سەلام کەی لە خێزانەکەت سەلام لە ماڵەوە بکەی شەیتانش لەوێنانە دەرێ وەڵڵاهی بە مناڵەکانی لێ دەرێ موبیتمان نەما لێرە تەواو شوێنمان نەما ئەم شەو شوێنی سەلامت کرد موبیتی نەما کە دەستان کردە نان خواردن دەرێ مەکولیشمان نەما شەیتان بارەکە دەڕوا لەو مارە نەبواسێ ئەو سەلامە لەو ژنەی بکەی
زۆر مهمە بەرەکەت دەکەوێتە ئەو مارەوە دەبێ ئەهلی بەهشتی بەو سەلامە لەو ژنەیەکی. باسی گرنگجی ئافرەت دەکەین لە نێو ماڵ چەندێک گرینگە بزانین کە ئافرەت لە ماڵەوە چەند ماندووە چەند هیلاکە چەند شەکەتە بەخوای جێم دەبرایەخۆ بەنسبەت ئافرەت ئەمە هەموو ساب عایلێنە داکمایە خوشکمایە خێزانمایە ئێستا ئەمە بخۆم یەک بەخۆم ئەلێکوانە دەبینی لە سبەری لەسەر پێوانم دەستمۆ مارێ مەسەر دەرێ ماندی مامن پێشەکە دەستمۆ مارێ خێزانەکەم لە تو ماندی بلڤ ماندیە ئەویش چی من نان ئازرکردنەوە و شو ئازرکردن شمەک شستنە و تەلەبەما هەیە تەلەبەکان ئەوە دەکاتن و مەسەر ینی ئەویان دەکە لۆمەت کە بێ لەوانە ژیانی لەمە زەحمەترە بەنسبەت ئافرەت لەوان دە کەسانی لاەنە ژیان زەحمەت تریژی کابرا دەبینی بەخۆی مۆزەفە خێزانەکەش مۆزەفە لە سبەینێ قڕ بەسەری خێزانەکەی دەسە دەوامی دێتەوە وشی مەژیانی ئەو چیمەیە دەبی مار و مندار و شمەک ششتن و نان ئازرکردن لەوانە ژیانی لەمە زەحمەت تریژبی وەڵی بەنسبەت ئافرەت ینی هیچ شتێک نییە وشی ئافرەتی لە کوردەواری دەرێ ئافرەت کۆڵەکەی ماڵە بەخوای زیاترە ئێستا هەر کابراایەک لە ماری خۆی عایلێ خۆی ئەگەر خوانەکە ئەم یەک بە ماری خۆم خێزانەکەم ئەگەر ینی ئێستا لەو بینی ئەمن لە خەسخانەی بوو مندارەکان نەخۆش بوو خێزان نەخۆش کرد قەنەعاتکە ئەمما نەخۆش شیوی نەبوو وشی خێزانەکەم نەبوو ئەو بەلایەکە ئەوکانی جێم دەبرای ئەو هەموو بەلایەک ئەو بەلایەش بەنسبەت لۆمارێ ئێستا تو دەبینی لە مارەی خێزانەکەت مەسەلا دەستە جێشی مارە ئەوشی دەبین میوانەکەت دێ هەموو لە مارێ ئەو میوانێن پێ ئەو ناکرێ کە ئەو لە مارێبی هەم ئیشەکان بە جوانی دەکاتن ئەی باشە بۆچی زۆر جاریش پیا وەکو پێویست قەدی ئافرەت ناگرێت بە خودای ئەوە نانا ئەوە دەگەڕێتەوە ساوی ئەم پیاوەگنا هەموو پیاوەگنا باشێکیان بەشێکە ئێستا زۆر کەس هەیە ینی خێزانی خۆی بە هەموو دنیای نادا ئەم یەک بەباری خۆم خێزانی خۆم بە هەموو دنیای نادەم زۆرش خۆشەیە زۆر لەگەریشم باشە بەس بەنسبەت ئافرەت تەبیعەتەشیان هەیە دەبی بڕێک لەگەریان ئەوە بی نەک ئەتو ئەمن ئەلێکان دەست بۆ مارێ خۆی لێ تووڕەکەم و لۆنان ئازر نەکردیە و دوو لە ڕێت و هەیە لەوانە قسەی سوش بە ئافرەتەکەی برێ ئەوە نابی دەستمۆ مارێ سەلامەشی دەکەم بەخوای دەستمۆ ماریەک یەک سەلامیان لە دەکەم منداڵەکەم ماز دەکەم جاروەیە سەریش ماز دەکەم بەخوای زۆر جاروێت کە بڕەپارێک دەدەی خێزانەکە ئەو هەندێک لەو پارێکی دەدێ دەکاتە پاشەکە دووردا خۆی دەکاتەوە دواتر یاتەوە بەڕێست و دەڵێ بڕۆ فلان شتی پێ بکڕا بەخوای جێم برای بەنسبەت ئەو قسە ئێستا تو کردت زۆر کەسی ئێستا ژیانی بە زەحمەت لەگە ئافرەتەکەی لە چێ ئێستا من لە سبەی لەسەر پێیانم پارەی بەجێ دێڵم دەستمۆ مارە قەردار بیتەوە مەسوفی زیاتر دەکات بەس ئەو ئافرەتانش دەی بزانن کە پیاوەکەیان ئەستا لەو ژیانی ئێستا مە تێداینە ئەمە لە سبەی لەسەر پێیانم دەنەفەرم لەسەر ئەو مێزەیمە ینی ئەویش دەبی حسابیەوە ئەمە زۆر جارانە ئافرەت هەیە بە چار زەڵم پێدرەکەتینایە دایم کرێت چییە قەردارە یعنی ژیانی بە زەحمەتە کابرا ئەگە بنەوانەکەی باش بوو ینی بێخەم دەبیت لە کوردەواری شاقسەکێ دەڵێن ئافرەت پیاوی دەکاتێیان پیاوی پێدەگەینی بەخۆی ئافرەت ئەگەر ئافرەت ینی وشی ئەوشی باشتەیە کابرا هەیە ئافرەتەکەی باشبی قسێ بکە کە ینی قسێ بکە لە باشتەیە ئەگە ئافرەتەکەی خراپبوو بزانە ئەو کابرا دایم لە زەهەندەمەیە شەرتە ینی پیا و ژندێک ینی تێگەیشتی هەبی زۆر زاروێ ئەمن لە ماری خۆم تووڕە بوومە خێزانەکەم خۆی کردیە زۆر زاروێ لە بە مندارەکان بێزا بۆ بڕک تووڕەش بووە ئەم بڕەکەم کردیە دوای هەر بەخۆشە زانیتی قسەم نەکرد گوت پیاوەکە تو قسە نەکرد گوت دەزانم چی منماندی دەزانم چی منماندی دەبی تەعاملی ئەو شتانە بکەین گرنگیشە پیا و هەست بە ماندیبوونی ئافرەتەکەی بەڵێ دەبی زۆر ئێستا ئەمر بخۆم لێرە لە سبەی لەسەر پێیانم حتا لەگە ئەو کاک ئازکەریمە هەتا مەغریبێ ئەمە عیشا دەچینەوە مارێ قەنەعەت هەبی زاروێ بخۆم ڕۆژەوە بۆ ئیسراعاتم لە مارێ قەنەعەت کە لە من ماندیترا ئەتوو هەموومە ئەو هاینە ئەگەر بنەوان نەبی ئێستا بڕۆ ماری خۆت یەک بخۆم ئەگەر خێزانەکەم لە ماری نەبی ینی زەلام چی پێ دەکرێت دەچ ئەمە زۆر زارە مندارەکە بڕۆ لە جێش سبێ دەکرێتن یان تەماتە ڕوونەکە یەکە ڕوونەکە ئەدەکە مندارەکان لە ماری بشی وەش خۆش ئازە دەکا چایە دێ ئەمە دەبینین ئەمە زۆر سەفەرە چاکە مندار ئەمر کوڕەکەم لە بەوردبان شتەکانمە پێ ئازر نەدەبوو ئارێ بەخوای تێکەنی دەکرد ئەوەی دەکرد کوڕە کۆتم کا کاسە ئەوەی بینە ینی بزانە یەک ڕۆژ ینی یەک زەم ئادی ئەگەر زەمەکان کە لەگەر دانەبی ئێوارێ دەستمە هەموو شتێک ئازرا ئافرەت نەزەلام بێ ئافرەت دەتانی نە ئافرەت بێت زەلامیتانی بە کورتی لە کوردیشدا لە کوردایی دەڵێن زۆر جاروێ دەڵێن منداڵ بەدایکی یەتیم دەبیتن ڕاستە یعنی ئێستا ئەگەر خوانەکە کابرا دەبینی باویان دەمری چه هێتیمە پێوە دیار نییە مندار ئەگەر داچی مرد هێتیمە با بچ دەکا
ئادی ئەتو ئێستا لە سمێنی دەڕێ شێو منداڵە بەخێو دەکا ئادێکە داشیان لەگەری سۆزی داشوێنی ئەمە زۆر دەستمۆ مارێ زۆر ئەمە کچکۆکەم وانەماوەیە زۆر دەستمۆ مارێ لەکرە من قیچە خۆ باشی داشان دەدەن بەهاش دەمن پێی داک و بابیە بابنا داک هیچ شتە گوچی داک و بابی نییە ئێستا ئەمن داکم بە هەموو دنیای نادەم بابم ئەمرە خۆی کردە بەس ئێستاش داکم خۆشتەی لە باب هیچ گوشی ئافرەتی نییە هیچ شتە گوشی ئافرەتی نییە بەس ئەوانەی غەدر لە ئافرەت دەکەن خوای گەورە قابیان لێ وەرەگرتەوە ڕۆژی قیامەتی ئافرەتیش ئەگەر غەدر لە پیاوەکەی گۆی خوای گەورە ئەوەی لەسەر حساب دەکات ئەمە بسلمانین یعنی قەنەعەت بکە ئەگەر بە ئەوەی ئیسلام بە دینی خۆمان یعنی دینەکەمان جوان بی لە کەسە دینەکەمان بڕۆین هیچ شێشێک نابی بڕۆ ئەو محکەمەی چەند کەس تەلاق دەدرێ چەندەها کەس ژن و زەلام هەمووی دوو سال لەگەیەک نییە وەڵا خۆشی دەوێتم بڕۆ شانی خۆشی دەوێت بڕۆ لێکشیان مەگە سارەشی نابا کابرا نەدیتیم نەناسی چکو لەسەر ئەوەکەی خوایە بەرنامەکەی خوایە هیچ تەکچوونی نییە قەنەعەت بکە زۆری ئەو شتانەی ڕوو دەدا دوو لە ڕووی جەماعەتی لە بێئەخلاقیە لە هیچ شتێکی ئافرەتی جوان نییە لە دنیای خوای گەورە لە چەندە ئاەتی باسی ئافرەت دەکات ئافرەت دەرچیان پێ دەرێ ئافرەت خامیان نەکاتەوە ئافرەت دەرسیان پێ دەرێت جلیان بۆ دەشوا بەڕێیان دەکات حتى میوانی بەڕێ دەکە ئافرەت زۆر باش ئافرەت ئەوەندەی وەکو خۆ دەڵێ ماڵەوە ماندووە چەندێک گرنگشە پیا و پێی بزانێت قەدری ئافرەتەکەی قەدری هاوسەرەکەی خۆی بزانێت زۆرەوە گرنگە حتا لە ئیسلامیش دەبێ زۆر ڕێز لە ئافرەتی نایە حتا سوورەتێک هەیە لە قورئان سوورەت النیساء چۆن ئافرەت ئەگە ئافرەت نەبێ پیاویست نییە ئافرەت ئەساسە ئافرەت دەتوانێت پیا و پێ بگەینە طبعا ئافرەت ئەتوانی پیاوی بکاتە پیاویش لە پیاوەتی بێخی ئەگە پیاو بزانێ عاقر بێ قسەی شێ دەڵێ لە پشت هەموو پیاوێکی بەهێز ئافرەتێک هەیە وەیە فعلن وایە ڕاست دەکەی ڕاستە وەیە ئافرەتێک دەکری هاوسەر بێ دەکرێت دایک بێ خوشک بێ هەروەها زۆر باش بەزانام لە ماڵەوە کەسێکی چۆنی باش الحەمدولله خراپ نیمە مام ناوەندیمە باشە چیت هەیە بۆ ئەو کەسانەی بۆ پیاوانەی کە هەست بە ماندووبوونی خێزانەکەی خۆیان ناکەن زۆر جاران پیان دەڵێن ئێوە لە ماڵەوە سەکەن هەر لە ماڵەوەن والله چم هەیە لە پیاوانە دەبی ئینسانی چاک بێن فکری خۆیان بینە سەرخۆ دەبی ڕێز لە ئافرەتەکەیان بگرێن چکە ئەگە ئافرەت نما پیاوەکەش ماری پێ بخێب ناکرێ لە کوردەوایشە دەڵێ زۆر جاران دەڵێن کاتێک کە باوک دەمرێ منداڵ بۆ شەوە یەتیم نابێت لە چاوی کە دایکی دەمرێ منداڵەکان یەتیم دەبن وایە ڕاست دەکەی وایە چکە دایک هەمووسش دەگەلم دارەکە جلچی دەشوا سەری دەشوا خانمی دەکاتەوە بەس پیاو ئەویشە پێ ناکرێت تەبان زۆر جاران دەبینین دایکە کە منداڵەکەی خۆی نەخۆشە بە تایبەتی کە ئەگەر بچووک بێت ینی ناهێڵێت دایکەکە خەوی لێ بکەوێت ینی ئەوەندە دەگریە ئەگەر نەخۆش یان زیەکی بێشی کەسی دایکەکە هەر لە ئامێزی دەگری و ماچی دەکاتن و ینی شەون و خونی لە دیار دەکاتن فعلن وایە حتى لا حديث بيغبري صلى الله عليه وسلم هاتية دري سيدة دري أمكم بعدين آكل زار أبوكم يعني سيد زار يعني داك أو زا باب باشە تۆ چیت بە منداڵەکانی خۆت دەڵێ پیان دەڵی چۆن بەرامبەر دایکیان حاليا داك ما لا منها زور اختياره أمن بخبيكم زور دەبی ڕێز لە داچیان بگرت چۆن وا بە منداڵەکانی خۆت گوتووە طبعا چۆن نارێ باشە ئەی چەندێک گرنگە کاتێک کە بۆ نمونە نانێک ئامادە دەکەن شیوێک ئامادە دەکەن ئەو ینی لە بەیانی و پێوەی خەریک بووە تاوکو ئەو شیوە ئامادە بکە و پێشکەشی پیاوەکەی بک پێشکەشی ماڵ و منداڵەکەی بکە لە بەرامبەردا پیاوەکە دەستخۆشی لێ بکە بڵێ دەستت خۆش بێ بەڕاستی شیوەکەی ئامادە کرد بوو بە لەزەت بوو بەتام بوو بەرەزت بوو خۆش بوو دەست خۆش ئەوی ئەوش تەبعاً کەیفی دەوێ عنا ڕێگە مادیبوونەکەی لەبیر بچێتەوە هەموویە فعلا بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و بۆ چوون و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر و لەسەر ڕۆڵی ئافرەت لە نێوماڵدا بەڵێ زۆر گرنگە ئافرەت لە نێوماڵ ڕۆڵێکی یەکجار زۆر دەبینێت وەکو بیستان هەم مامۆستایە هەم دکتۆرە هەم بەڕێکەری ناوماڵە هەم ڕێخستنی ناوماڵە ئەستۆ دەگرێت کاتێک کە منداڵەکان یان منداڵ دایکی لەدەست دەدات زۆر بێناز دەبێت لەبەرەوەی کەسێک نییە بەڕێ بکات کەسێک نییە جلەکانی بۆ بشوات کەسێک نییە خزمەتی بکات کەسێک نییە ئامێزی بۆ بکاتەوە و با خۆشەویستیەوە
مامەڵی لەگەڵ بکات بۆیە زۆر جاران دەبینین منداڵ بەبێ دایک یەتیم دەبێت جا گرینگە پیاوان بە تایبەتی قەدر و سەنجی هاوسەرانیان بزانن لە ڕابردوو ئەگەر هاوسەران لە کاری کشت و کاڵ و جوتیاریدا هاوکاری هاوسەرانیان کردبێ لە ئێستادا لە ڕێگای ئەوەی کە فەرمانبەرن یان مامۆستان یان پیشەیەکیان هەیە لە فەرمانگەکان بە هەر جۆر و بە هەر شێوازێک دەبینین دوو جاران زیاتر لە پیا و ماندوون هەم فەرمانبەرن پارەیەک پەیدا دەکەن و هەمیش لە ماڵەوە ڕۆڵی دایکایەتی خۆیان دەبینن جاگرینگە هەمومان هەست بە و ماندوو بوون و شەکەتی ئافرەت بکەین تا پرۆگرامێکی دیکەم وتان سپاردەی خۆی گەورە دەکەم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ